بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. اللهم علمنا ما ينفعنا وانفعنا بما علمتنا وزدنا علما. لدرس شدي شرح عقيدة طحاوي جيشي لو شوينك إمام الطحاوي دفرمي ونؤمن باللوح والقلم وبجميع ما فيه قد رقم. وباورشمان هي بلوح وقلم، بلوح وقلم. لوح أو شتيك شتي لسرد نسره أو بارسة تختيك شتي لسرد نسره يعني لروي زمانه، وقلم يجدياره كوا بيد نسره وبينوسه وكو قلم. أما حديث مان هيك بيغمر صلى الله عليه وسلم فرمويتي إن أول ما خلق الله القلم، يعني إن أول ما خلق الله القلم أو دخين وهردو شي هي أو زبهردو شي معناه إذا قوريتن كيستام باسي دكي. فقال اكتب، قال وماذا أكتب؟ أقبلين إن أول ما خلق الله القلم، يكم شتك خواي قورة دروستي كد قلمه بي فرمو بنوسا، فرمو يتسبنوسم. قال اكتب مقادير كل شيء حتى تقوم الساعة. قدر أندازا يهمشتشي بنوسا حتى روج قيامة ديتن. أو إمامي أبو داود والترمذي وأحمد جرايت يعني. لو حديثي مورد قرين بشكل علماء فرميت يعني يكم شتك خواي قورة دروستي كرديا قلم بلا أو كتحقيق أو علماء محققين حديث كان ينكو كرديتوا بيشي قلميش عرش خلق كرايا لقر آوي عرشو أو بيشي قلمي خلق كرايا. وأو حديثش أصحكي أويك أو هذا خيندريتو إن أول ما خلق الله القلم، يعني يكم زار كخواي قورا قلمي دروس كرت، نك يكم شت خواي قورا قلمي دروس كرت، يكم زار كخواي قورا قلمي دروس كرت بيفرمو بنوسا. وكو لا روايتك هاتيا لما خلق الله القلم أو كاتيك خواي قورا قلمي دروس كرت بيفرمو بنوسا. أوش ببلغي أويكوا لحديثة ديك هيك وإمام مسلم رواية كردية فرمي كتب الله مقادير الخلائق قبل أن يخلق السماوات والأرض ب50,000 سنة. خواي قورا قدري آسمان وزوي أو مخلوقاتك لنا آسمان وزوي هي نوسيتي 50,000 سال بيش يدرس كرني آسمان وزوي. قال وكان عرشه على الماء، يعني كات بيشتر عرشي لسر آويبوه بيشي أو قلمي كواب نوسي كواتا يكم زار خواي قوري يكم شد درستي كردي عرش بوا أو زا أو يعني بيكا وبوينا يعني يكسر بترتيب لدوي أو هاتيا أو زا خواي قورا قلم لوحي دروس كرديا لو قلم لوحي أمري كرديا لنا آسمان الزوي يكم شد بوا يعني بيشي آسمان الزوي لنا أو منظومة آسمان الزوي قلم بوا. فرموي هرتسي دبيتن مقادير هموي لو كتابي بنسرتن كخواي قورا دفرمي ما أصاب من مصيبة في أنفسكم إلا في الأرض ولا في أنفسكم إلا في كتاب إلا لكتابك أو كتابة أو كتابة كوا خواي قورا أو لو حيدانا همشتي تيدانوسيا. وببلغي وحديثي كإمام البخاري رواية كرديا كان الله ولم يكن معه شيء. خواي قورا هبوة هيشتي لقر نبوة كاتب تاني هبوة نك أو الرد لبو أو يكسانك وبزانن خواي قورا لأزل ونوع مخلوقات شي هدروس كردية ودواء لنا يبردية ودروس كردية ولنا يبردية أو بيدرين قدمي نوعي أوش هي عندك أو قصيان كردية كات خواي قورا هبوة هيتش اشتشيدك غيري لقري نبوة. وكان عرشه على الماء دوامشت أو زا عرشي دروس دكا كدواء باسي مواصفات عرشي دكا كدي تسر بابة عرشي لسر آوه. وكتب في الذكر كل شيء مرحلة أو دوما لباش عرشو آوه لوح قلمي دروس دكا كهموش تشي تيدانوسيا ليرا أو ذكر ما بستي أو كتابه كخواي قورا هموش تشي تيدانوسيا لا
تقديري مخلوقاتي ناو آسمان وزوي أو زد فرمي وخلق السماوات والأرض سيم باشان آسمان وزوي دروس كرديا كاتبوا ترتيبي بوا أمش كدرين إيمان من هي بلوح وإيمان من هي بقلم إيمان من هي بوي كواخواي جورة باسي كرديا إنه لكتاب كريم إنه لقرآن عظيم في كتاب مكنون أو كتاب مكنونة أو كواخواي جورة للوح نسيتي يعني ذو العرش المجيد فعال لما يريد هل أتاك حديث الجنود فرعون وثمود بل الذين كفروا في تكذيب والله من ورائهم محيط بل هو قرآن مجيد في لوح محفوظ أو قرآنش حتى بنسراوي لو لوح شوينا بارزراوي دابوا كهموش تشي تيدا نسرايتوا باور ركيما أو انديك قرآن وحديث لومان باس كرايا كهموش تك بيش خلقي آسمان وزوي لباري أو روداواني آسمان وزوي نسرايتوا لو كتابي كواخواي جورا أمري كردية بقلم كبينو سيتو وباورمان بقلم شيء كوا أوشتاني همو تيدا نسرايتو فلو اجتمع الخلق كلهم على شيء كتبه الله تعالى فيه أنه كائن ليجعلوه غير كائن لم يقدروا عليه أجر همو خلق كوب بنوه لسرويشتشي بقورن لوي كوا لنا أو كتابي دايا لو أوي نبيتن لو كتابي قدر كدا كبيتن ناتوانا ولو اجتمعوا كلهم على شيء لم يكتبه الله تعالى فيه همو يانكو بنوشتشي زياد بكن لو كتابي كوا خواي قورنا ينسيا ليجعلوه كائنا لم يقدروا عليه لو أوي بيانوي أوشتي بين نوزوت ناتوانا بيكن جف القلم بما هو كائن إلى يوم القيامة أو قلم وشك بويتوا بوي كوا رودة دات تاروج قيامت وكل حديث كيد فرمي رفعت الأقلام وجفت الصحف قلم كان هرجراينو صحف كانش وشك بوينو مركبك يعني ما بس كلبيا هرتي الرودة دا لنا وقدري خواي قول الرودة دا سنك أما كسانك ما نهبوا شر وخرابة وناخوشي ونخوشي قوتيتيان هو بخو ما عندكين بخو ما عندكين بي خداي قورا بي أو آقاي ليبي ويستي لسربي خلقي بكاتن معناه إذا بخالقة شي دي كشابي كويستي لسربي لو ري والشيطان لبو ينسوا إثباتي دو خالق ينكرديا خالقي خير خالقي شر أو كخواي قورا ولا سنتي في غمصة صلى الله عليه وسلم تأكيدي لسر ذكريتو لو ردي مجوسيانا كوا إثبات خالقي خير خالقي شر يندكرد لو أوينية كإنسان وتي بقاتن سببي نقري تبرو همشتك كوتاي بياتي وإنسان عملنا كان لبو الرد ديوانك بزاني تنهيج تكنية لدى صلاة ولو استخواي قورا درب سيتن سوكا عندك العلماء فرميتيا دو نوع قدر هي قدر شي معلق هي قدر شي مبرم هي قدري معلق أويك وأسباب كان خواي قورا هموي داينايا أقرأو كس أو سببي بقري تبرد أو نتيجة لو سببي ديتا وجود هموشي لجير قدرته مشيئتي خوي ولا دكاتن كأجر أو كس أو هاي كرت أو بيتدي هرب مشيئتي وأجر أبيدي كي كرت أو يدي بيتدي وكو أو سيستمي أجر كان أو دفنوا خواي جورا عندك أو قدري كتيدا نوسيا لو لوحي محفوظي يعني لو كتابي لدس ملائكتان قدري معلقة عندك شيء مبرمة يكزارية وبرايته وشي طلبت شيء أجر بخينيتن داينا أو أندي بخيني أو درجة أو أندي بخيني أو درجة أو أندي بخيني أو درجة بلام قدرك هي عندك تاك الرودة دا طلبك أجا هر سندش بخيني مشينا لنا هزاران كسي لنا ومليون كسي للري توشي حادثة شبي للري مشتي لدزده هر تسي خينديتي همو اللي دروات وانيا كاتا أليرا أو هرسن أو سبب الشجرت بل دا صلاتك لسروي أو قوانينانا هي دا تانيتن أو سببان الرابقري لوشي هي لنا مليونان كسي بشاز يكك لخوي أو درسي همو بيتنا وميشتي لخوي هستي همو درسي كيبي بس أو زور نادرة أو زور شازة خواي قورة بعام أو إيشاني خوي كذكا ببي سنة دكا ببي ياسا ورسايك ديكاتن هاول بدا نتيجة وأن ليس للإنسان إلا ما سعى وأن سعيه سوف يرى لو أوي كسك كدبينيتن بجيري أسباب ومسببات أتو وستت لوشتشي سو خواي قورش بجيري وستي توشتشي هنابون بس لو خوت نجريو بش زاني
ئەو خودایە توانای لەسەر ئەوەی هەیە هەرچەند بشخینی هەرچەند لۆ ماڵیش هەوڵدەی دەتانی لێت بستینیتەوە ئەوت لەبیر نەچیتەوە لۆیە باسی ئەوەی دەکرێتن لۆی ئەو حەقیقەتەی لەبیر نەکەی هەموو شتی لە خۆت بژێڕیەوە برێ کەس نییە ساحێبم بیتن نا هەرچەند هەوڵیش دەی لۆی هەیە ئەوە لێت بستێنرێتەوە و ئەو خودایە تواناشی لەوەی هەیە کە بەبێ هەولیش پێت بداتن بەڵام وە دەکاتن نا ئیلا وەکو خارق العادا وەکو معجزەک یعنی شتێکەوە شاز ڕوو بداتن ئەگەر ناوە ڕوو ناداتن وما أخطأ العبد لم يكن ليصيبه ئەوەی کەوا ڕووی نەدایە و تووشی عەبدەشی نەبووە نەدەبایە تووشی بیتن پاش ئەوەی کە ڕوویدا دیارە ئەوە قەدەرەکە بووە کە هاتیتە دی وما أصابه لم يكن ليخطئه ئەوەی کە تووشیشی دەبوو نەدەبایە ليلا بدريتن وعلى العبد أن يعلم أن الله قد طبعا أو نص حديث يعني ما أخطأ العبد لم يكن يصيبه وما أصابه لم يكن ليخطئه لنص حديث هاتيه وعلى العبد أن يعلم أن الله قد سبق علمه في كل كائن من خلقه خواي قورا علمي لبيش همو كائنة لخلقي لبروي علمي خواي قورا سابقة نوێ نابیتەوە تاشتەچی لۆ زیاد ببیتن هەموو ئەو شتانەی ڕوودەدەن و بە هەموو ئەو ویست و مەشیئەتانەی هەیە لە کنەوی دیارە و لە کنەوی سوبحانەوە تەعالە کاتی ڕابردوو داهاتوو ئێستا نییە بری ئەو شتەی ببینی و ئەو شتەی نەبینی هەموو ڕابردوو داهاتووی دەبین یعنی دەرێن هەندێک نمونەچی دەینەوە تێگەیشتنێ ئەگەرە تو لە کونی دەرکەچی تەماشەی کۆرانی خۆتان بکەی جادەیە سیارەی پێدا دەڕوە هەموو سیارە لە حرەکەدانە لەو کونەی کە تەماشا دەکەی یەک سیارەی دەبینی یەک سیارەی دەبینی کە لە حرەکەیە دەڕوە دەرێ ئێستا ئەو سیارە بێرەدا ڕۆی سیارەی پێشەوی بوویتە ڕابردوو دەرێ بێرەدا ڕۆیە سیارەی پاشەوی داهاتووە هێشتا پێدا نەڕۆیشتە بەس ئەگەر بچێت سەبانی مارێ تەماشا بکەی هەر سێ سیاران پێکەوە دەبینی حرەکەی دەکەن لە یەک وەختی لە ئێستادا دەرێ ئەو سێ سیارە حرەکەی دەکەن ئەگەر بچی لە سەری شاری هەولێرە لەسەر تیاری تەماشای حرەکاتی بکەی هەمووی پێکەوە دەبینی ئەو حرەکانەی ئەو سیارانەی لەو شارەی هەیە پێکەوە لەو جادە گەورە و گرانەی هەمووی پێکەوە دەرێ ئێستا ئەو سیارانە پێکەوە دەڕۆن کەواتە بینینی تووە وەدەکا ڕابردوو داهاتوو ئێستای بگۆڕیتن دەرێ ئەو خوددا سوبحانەوە تەعالە یعنی ئەوە بەس لۆ تێگەیشتنە نمونونەکە یعنی نەک ئەو هابیتن لۆی تێبگەین خوا سبحانەوە تەعالە لەبەرەوەی هەموو شتەکان پێکەوە دەبینیتن ئاگای لە هەموو شتەکانە و عیلمی سابقە بە هەموو شتەچی ئەزەلی و ئەبەدیە کەواتە لە کنەوی ڕووداوەکان ڕاستە بەنسبەتەمە داهاتوو ڕابردوو ئێستاە و ملیۆن ساڵ هەیە و ملیار ساڵ پاشی هەیە بەس بەنسبەتەوی هەمووی یەک ئەوەیە چونکە کاتیش دیارە کە وەختیش بەخۆی مەخلووقە وەقت مەخلووقە تێگەیشتنی وەش طبعا ئەوە لە عقلی ئینسانی بەدەرە دوای ئەمە باسی دەکەن کە ئینسان تعاملی لەگەر بکاتن إن الله قد سبق علمه في كل كائن من خلقه وعلى العبد أن يعلم عبد دبي بزاني أن الله قد سبق علمه في كل كائن كخواي قول سبحانه وتعالى علمي لبيش همو الرداوتيا لبيش همو هاتنا وجودتيا من خلقه لوانك خلقي دكا فقدر ذلك تقديرا همو بأندازو بقدر داينايا محكما قدرتي بتو براوة مبرما براوة برياري لسردرا ليس فيه ناقض أجر أو برانديو أو قدر مبرمة كسكنات واني هريب وشيني توا ولا معقب كسكنات واني تعقيبي لسردا يعني قسك لدواي قصي خواي قوربك خواي قور أمريكا الفلان كاس نخوش بي خواي قور أمريكا الفلان كاس بمري أجر بران بيتيو كبمري كسكي دي كانت واني أمرتي لباش أمري خواي قور دربك أو التعقيبة أمرك دردكري يكش كبسي أمري لباش أمري تو دربك أو تعقيبي أمره ولا مزيل يعني أمركي لا بدا بيك زاري بري لنا قرن بمري ولا مغير يعني أو أمره مردنك بوشي خواي قور داينا أو قوران كاري بسر دابيني ولا محول ديسانك لا بدات لو لا يشيدك ولا ناقص يعني لي كم بكاتوا بري راسها بس دي بس وذا كم بركليت كم بيتوا طبعا اخواي قورا امرشي مبرمبو يعني برانديو ولا ناقص ولا زائد يعني لي زياد بك من خلقه في سماواته وارضه لا خلق دروس كلا وكان خوي لا اسمان كانوا الزبي وذلك او برواهنانش من عقد الايمان لقري ايمانه كإنسان دبي برواي بوي هبيتن كخواي قورا
علمی سابقە لەسەر هەموو شتێکی و هەموو شتێک بە قەدەری وی ڕوودەدا و کاتێک قەدەرێکی بڕاندەوە هیچ کەس ناتوانانی قەدەری وی لا بداتن چونکە ئەگەر وەالعیاذ بالله کەسێکتانی پێچەوانی مەشیئەتی بکاتن ئەوە دیارە خودایەتی وەرگرتیە ئەوەش محالە. وذلك من عقد الإيمان وأصول المعرفة لا بنماكاني ناسيني خواي قوريا والاعتراف بتوحيد الله تعالى لبنماكاني اعترافا كسكدان بني بويك خواي قوري سبحانه وتعالى تاكو تنهايا الشريك هاو بشينيا دبي بزاني تنكوا لمشيئة لعلمش كسشيدي كنية لقدر الشريك هاو بشي بيتن. والاعتراف بتوحيد الله تعالى وربوبيته وپروردگاريته كخواي قول سبحانه وتعالى پروردگار بوي رب كباسمان كرد بوي ك لخلق لا مراندن لجياندن لرزقتان لهمو أولاناني كبيوستا خواي سبحانه وتعالى لبو أنزام ددا أو هموي بيدا قوتر ربوبيته خواي قوله كما قال تعالى في كتابه وخواي قوله لكتابي خوي فرمويتي وخلق كل شيء فقدره تقديره همشتك أو درستي كرديا وهمشتك شبه أندازو بقدر درست كرديا. وقال تعالى وكان أمر الله قدرا مقدورا وخواي قورة فرميتي أمري خواي قورة بقدر شي دياري كراوة هموي كوي تقدير كرديا وهادي تدي. فويل لمن صار لله تعالى في القدر خصيمة هاوار لبو كسشي لقدر ببيتا بربركاني خواي قورة بك خصم أويك بربركاني بك يعني بيتسواني خواي قورة عقيدة وبروباورة شي بكاتن كوا بيتسواني أوي خواي قورة داينا. وأحضر للنظر فيه قلبا سقيما لو تماشا كردنو وردبونا ولا قدر فكرة شي لارو نخوشي بكار هنايا. لقد التمس بوهمه في فحص الغيب سرا كتيمة التمس يعني طلبي كرديا داواي أوي كرديا بوهم بخيال خوي بتاني بخيال فحص غيب كبشكنين لبوشتشي بكا كخواي قورة كرديتيا غيب كسرا كتيمة غيبة شواك والنهينية ناديارة لما وعاد بما قال فيه أفاكا أثيما بوشتيك أخواي قورة كرديتيا غيب أويش بوهم بخيالاتي خوي تسوي تناوي قسي ليدكا قسكا شيتيا أفاكا وي درويتي قورة وزور بكاتن أثيم خرابي قورة يفكر الكذب الكثير والكبير أثيمش إثمو خرابتشي قورة باسمو بدروعشي قورة دا قريتو كقصي لقدر بكاتن ببي أوي كخواي قورة إذني دابيتن يا لو سنوري خوي بدر بيتن. طبعا أو لانا غيبيانا استاموكو باس ما كرباسي إيمان بلوح دكين لوحك هي قدري لين نسراه قلمك هي كبي نسراه عرش هي كتوار دوري مخلوقاتي دا خواي قورة دروستي كردي كرسي هي كالسروي عرشه أو مخلوقاتنا كخواي قورة لقرآنش آماجي بيدايا لسنة صحيح بيغمبري صلى الله عليه وسلم آماجي بيدايا باس كردني يكلا فائدة كاني أويك وإنسان بزاني أو لعالمتي زور قتسكيا عالمي ديك هيك زور شتي تيدايا أو ناتواني درك بكاتن بو عالمانا مخلوقاتي دي هيك خواي قورة خلقي كرديا إنسان ناتواني درشي بي بكاتن لسنوري وي بدرة لۆیە کەوا خوای گەورە باز دەکاتن هەندێکی باس کردێت چینە زۆر مەخلوقاتی دیشەبی کە ئاماژەی پێ نەدراوی نە لە قورئان و لە حەدیث مەخلوقاتی عەجیب هەبی خوای گەورە هەر باسی نەکرد بەڵام ئەو بەشانێکەوە باسی کردیە ئەمە ئیمانمان پێ هەیە بەوەندەی باسی کردیە ئەوی کە باسی نەکردی ئەمە بە غەیب ناتوانین بچینە ناوی بەڵام ناژبی ئینکاری بکەین برین لەبەرەوەی ئەمە سەرما لێ دەرناچی عەقلیمە نایبڕی ئینکاری بکەین لەبەرەوەی ئەمە دەزانین ئێستا کابرا لە ناو ژجی داچیتی ئاسمانەکەی سەری ڕەحمیتی زەویەکەی بنی ڕەحمی داچیتی دنیایەکەی ئەوەندەیە ئەگەر برین یعنی وەکو تەمسیل و نمونەک دنیای ئەو کۆرپەلەیەی ناو ئەوەندە زگەیە جارێ ئەوە بەس لەوەندەی سەری لێ دەردەچی دنیایەکی تاریکی ئەوها گچکە هەیە خواردنەچی بە بۆڕی بە ناو چی لۆ دێتوتەوە کەواتە نەوعە قەوانینێک هەیە لە بۆ ژیانی ئەو کۆرپەلەیەی لە ناو ژجی داچی دێتە دەرێ دنیایەکی فراوان خواردن بە نەوعەکی دیکەیە تەماشاکردن دیتن نەوعەکی دیکەیە دنیا نەوعەکی دیکەیە
زۆر جیاواز لەوەی کەوە لە ناو ڕەحمیە ئەو کۆرپەڵە لەوێن دەردەتانی برێتن لە غەیری ئەو جێ هیچ جێیت کەنیە باوەڕم پێنی لە بەرەوەی نەمدیتە نیشە وجودی نییە لە بەرەوەی نەمدیتە یان هەتا ئێستا کامە زۆر شتی دیکە هەیە هەتا چەند سەد ساڵ پێش ئێستا شتێک نەدەزانرا لە ناو بەشەریەتی کە بەکتریا چیە و ڤایرۆسات چیە ئەوە ئۆتێ ئینسان لەسەر ئەو زەویەیە ئەو بەکتریا و ڤایرۆسەش هەیە لە ناو لەشی ئینسانیش ئیشی خۆی کردی لە ناو ئەو خواردنانێک کە دەیخوا لەو کەش و هەوای دەوروبەری هەبووە وجودی هەبووە دێتە ناو لاشەش و ئیش لەسەر دەکات و نەخۆشی دەکرد و چاک دەبەوە و بێ ئەوەی ئینسان بزانیتن کە هەیە ئینکاری ئەوەی برێ وەڵا عالەمەک هەیە کاتە کە خەبەرەکی صحیحت لە ڕێی صحیح لەهات برێ وەڵی ئەو عالەمە هەیە ناتانی ئینکاری بکەی لۆیە کاتێک کە باسی مەلائیکەت دەکەی باسی لەوح و کورسی و قەلەم دەکەی مادام ئەمە بەڕێی صحیح لە ڕێی پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام لە قورئانی پێمان گەیشت ناتوانین ئینکاری شتێکی بکەین ئێستا ئەو دنیای ئێمەش بەنسبەت موچینە دنیایەکی دیکە کە دنیای بەرزەخە وچی ئەو کۆرپەلەی تەسک بیتن بینینمان بیستنمان ئیدراکمان ئی ئەو کۆرپەلەی لە چاو ئینسانەکی تەواو کامل چەندە ممچینە زۆر لەوەی زیاتر ئێستا ئەمە لە جێیەکی تەنگ دابین بەنسبەت عالەمی بەرزەخ لەخوای گەورە دەفەرمی فەبەصەڕوکە اليەومە حەدید تێگەیشتنمان بینینمان چینە عالەمی ڕق و شلی نەبی ئەوە جەستەی تەماشا مەکە و جەستە دەبیتەوە خۆر ڕوح چێوە دەچی دەرچی چ دەکا ئاگای لە چ دەبی بەرەو چێ دەچی ڕۆیشتن و هاتنی ڕوحی کو دەبی طبعا ئەوە عالەمەکی دیکەیە ئەگەر خەبەرەکی صحیحم پێگەیشت بوو ئامن نابی خەبەری صحیحم پێ نەگەیشت بوو ناتوانم بەڕێیەکی دیکە دەرچی پێ بکەم والعرش والكرسي حق وعرش كرسيش حقك لقرآن خواي قورة ثابتي كردية ونابي هنا عرش خواي قورة لقرآن باسي كردية رفيع الدرجات ذو العرش خاوني عرشة ذو العرش المجيد خاوني عرشة بشكوية وصف عرشة كيدك عرشة كي بشكوية فتعالى الله الملك الحق لا إله إلا هو رب العرش الكريم خاوني عرشة بريزة الله لا إله إلا هو رب العرش العظيم خاوني عرشة زور قورية كواتا أو عرشا أو صفاتي بعظيمي بكريمي بمجيد أو أنا وصفي هاتي لقرآنه أو عرشش وكولا عندك أثري هاتية عرش شوي قبيه عندك فروتيان شوي خريه يعني محيطة دوري همو مخلوقاتي دا لسروي عرش كاس نازاني خواي قوري لسروي عرش وعالمي مخلوقات نية عالمي مخلوقات لخواري عرش ماهيته بيكاتي عرش تيا لقرآن ولحديث الصحيح باس نكرا مخلوقة وإذا زين خواي قوري خلقي كردية أول خلقي شك خلقي كردية لا تدرس كراية باس نكرا قرآن وحديث الصحيح بس لا عندك للسلف وكوه بكر منبه أو أنا أثر هاتية كلا نورة لنور خلق كراية أو شيء نورانية وكو صار دوري همو مخلوقات شدات كما حديثك ما هي دفن فإذا سألتم الله فسألوه الفردوس فإنه أوسط الجنة وأعلى الجنة وفوقه عرش الرحمن تفرمي حتى بهشت داوای فردوس لەخوای گەورە بکەن لە بەرەوەی فردوس بەرزترینی شوێنی باشتەیە و ناوەڕاستیشی ناوچی ئەوە شێوەی هەڕەم دەبی ئێستا ئەو سەرە هەم بەرزترینە هەم ناوەڕاستیشە بەنسبەت ئەو سێگۆشەیە ئەو هەڕەمەی ئەوزە لە سەروی بەهەشتێ ئەوە نزیکترین زێ لە عەرشی عەرش هەیە عەرشی ئەڕەحمان لە سەروی وێ ئەوە دەرێن دەوری ئەو مەخلوقاتەیدایە کەوا خوای گەورە خەڵقی کردیە أو عرشش أو نديل قرآن هات يوم دزاين كهشت ملائكة هري قرتي ويحمل عرش ربك فوقهم يومئذ ثمانية أو طبعا أو خواي جورا بيوستي بو هر قرتنينية أو وكول عالمي أسباب خواي جورا درستي كرديكو همشتشي بسبب ذكاتن أو شي بسبب ذكاتن أجرنا وكو هندا علماء منازات يعني لقر خواي جورا كردي فرميت يعني يا حملة العرش عن يا حملة العرش عن يا حامل العرش عن حملة العرش أي أو كسيكا أو ذاتيك هالقري عرشي لو هالقركاني عرش أو تو خلقت كردينا تو قوة داتني لو هالقرتني كو هم السبب كاني دي أو قوة مداداتي بودستم أو يبزولينم أبيش أو هاي نكسك ظني واباك بيستي بو هالقرتني هي چونك أصلي عرش لزماني عربي بمعنى سرير الملك دي يعني تختي باشاياتي أما أواب معناه أويناه كدعاء الإمام باز ذاك وهو مستغن عن العرش
بەو معنای نێ ئەتوو تەشبیهی بکەیە مەخلووقەکی مەلیکەک لەسەر تەختەکی دادەنیشیتن. خوای گەورە پێویستی بە عەرش نییە، وەکو سەلەف فەرمووتیان بائین عن خەڵقیه، خوای گەورە جیاوازە لە خەڵقی خۆی، یعنی متصل نییە بە هیچ خەڵقەکی برەی لەگەر خەڵقەکی تێکەر بیتن. وهو الآن على ما كان، پێش خەڵقی عەرش کوو بووە هەر لەو شوێنەیە هیچ گۆڕانکاری بەسەردا نەهاتێ، بە خەڵقی عەرش گۆڕانکاریەکی جوولەکی حرەکەکی بەسەردا نەهاتی. وهو الآن على ما كان، کوو بووە هەر ئەوها بووە سبحانه وتعالى، پاک و بێگەردی لەوەی کەوا دەرک بکرێتن بەو شێوای کەوا خوای گەورە سبحانه وتعالى ئەو شێوازانە کوو دەکا و ئەو مەخلوقی کو خەڵق کردیە. وچی ئەمە باسمان کرد مەخلوقەکی وردی کە بە چاو نابیندرێ هەزار جار و ئەمەی ملیۆن ساڵ لەسەر ئەو زەویەی ئەو مەخلوقاتەی تووشی نەخۆشی کردیە دەرکمان پێ نەکردیە، ئەوجا کو دەتوانین دەرک بە مەخلوقەکی عەظیمی وەکو عەرش بکەین ئیلا ئەوەندەی کە خوای گەورە خەبەری لەبارەی داینە. بەڵام ئەوەی دەبی بزانین کە خوای گەورە پێویستی بە عەرش نییە و پێویستی بە خوارەوەی عەرش بە هیچ شتێکی نییە. محیط بكل شيء، ئیحاطەی بە هەموو شتێکی کردیە خوای گەورە بە علمی، ئیحاطەی بە هەموو شتێکی کردیە و فەوقەه و لە سەرووی عەرشیشە. ئەوەش وەکو لە ئایات و لە حەدیث هاتیە خوای گەورە سبحانه وتعالى لە سەرووی عەرشە، بێ ئەوەی زیاتر تەشبیهی بکەین یان تعطیلی بکەین و ئیسباتی لۆ نەکەین، چونکە وەکو هاتیە باوڕمان پێ هەیە. وقد أعجز عن الإحاطة خلقه، کەسیش ناتوانی بعلمي بقدرتي یان بە هیچ شتێکی لە خوای گەورە بگاتن، کاتە مەخلوقاتەکان عاجزن دەسەوەسانن لەوەی کەوا ئیحاطە بە خدای گەورە سبحانه وتعالى بکەن بە ذاتی یان بە یەکێک لە مەخلوقەکانی وەکو عەرشیشی کەوا لێ تێبگەن. کورسیش ئەوەی کەوا هاتیە وسع كرسيه السماوات والأرض، خوای گەورە کورسی هەیە لە سەرووی عەرش، کورسیەکەی ئەوەندە فراوانە هەموو ئاسمانەکان و زەوی دەگریتە خۆ. ئەویش وشی باسمان کرد بێ ئەوەی کەوا پێویستی بێبی تەشبیهی بکەین بە کورسیەکی کەوا مەلیکی وچی مەخلوقاتی لەسەردا دەنیشن، ئەو تەسەوڕە لەیسە کەمیثلیه شەی، ئەوەنە و بێ ئەوەی کەوا پێش وە نووسابی یان بائین عن خەڵقی لێ جیاوازە، چونکە تەحەلولی نەکردیە. ئەوە عقیدەی حلول عقیدەی کوفریە، هەندێک اعتقادیان وایە خوددا لەگەر مەخلوقاتەکانی یەکە، یعنی تێکەر بووە لە هەموو مەخلوقاتەکانی، ئەو عقیدەی حلولی پێدەرێن، یعنی لە هەموو زەڕاتی کەون دەرێن ئەوە خوددا هەیە، خوددا هەموو ئەوەیە. ئەو عقیدەی حلولە، چونکە جینێکە خالق نامینێ مەخلوق نامینێ، ئەدی چێ بپەرستی، چێ متغەیرە گۆڕانی بەسەردادێ، چێ مغەیرە گۆڕانی بەسەر شتی دادەینی، کاتە ئەوە عقیدەی مەرفوزە و عقیدەی حلولی پێدرن یان ئیتیحاد، ئەوەی کەوا خالق و مەخلوق یەک بگرن. دوێ نابی زەنت لۆ ئەوەی بچیتن وەهمی ئەوەی بکەیت کەوا یەک دەگریتن لەگەر مەخلوقاتی. وەکو لە حەدیث هاتیە کورسی لە چاو عەرشی وەکو حەلقەچیە کە فڕێ بدرێتە سەحرایەکی بیابانەکی، ینی کورسی عەرش ئەوەندە لە کورسی گەورەترە، کورسیش بەخۆی وسع كرسيه السماوات والأرض، هەندی هەموو ئاسمانەکان و زەویە سبحانه وتعالى کە مەخلوقەکی خەلق کردبی ئەوەندە گەورە بیتن، دەبی چ زاتەکی گەورە بیتن بەخۆی، کاتووی سائر تەنها لە ڕێی مەخلوقاتیەوە دەزانی کە ئەو زاتە چ گەورەکە، کە ئێستا کە عیلمیش دەرێتن ئەوەی ئەمە تەماشا دەکەین و چاودێری دەکەین بە واستەی ئەو تیشکانەی دەگەرەمە یان بە واستەی ئەو شەپۆلە ڕادیۆیانەی دەگەنەمە 14 ملیار ساڵ ڕووناچی بڕوە هەر شت هەیە، هەر کۆمەرە ئەستێرە هەیە، گەلە ئەستێرە هەیە کە پێی دەرێن گالاکسی، هەر لێک لەو گەلە ئەستێرانە ملیارەها ئەستێرەی تێدایە، ئەستێرەی تێدا لە ڕۆژی گەورەترە سەدەها جار. ئەو کەونە زۆر لەوەی فراوانترە کە ئینسان تەسەوڕی دەکات، هەر خوا سبحانه وتعالى بەخۆی دەزانیت. ئەمە ناتوانین علمی خەڵقی تەواوەگرین تا علمی لەبارەی خالقی بتوانین دەرک پێ بکەین. ونقول إن الله اتخذ إبراهيم خليلا، ودەشرین و باوەڕمان وایە کە خوای گەورە ئیبراهیم عليه السلام کە یەکێک لە پێغەمبەرەکانی ئولو العەزمە کردیتە خەلیلی خۆی. خیلەتیش ئەسڵ ئەوەیە کەوا
فرجة بين الشيئين بۆشاییەکە لە مابەینی دووشتی ئەسڵ لە زمانی عەرەبی لەوەی هاتیە برادەری زۆر برادەر لە مابەینی ئینسانی بە یەکدیان گوتێ خەلیل کە ئەنەما دڵم هیچ بۆشاییەکی تێدا نەمایە پڕە لە خۆشەویستی تو ئەو ناوە لەوەی ڕاهاتیە وەکو ئەسڵی زمانەوانی بەڵام خوای گەورە سوبحانەوە تەعالە ئیبراهیمی کردیتە خەلیلی خۆی یعنی کردیتە خۆشەویستە چی ئەو پەڕی خۆشەویست لە بۆ خۆی ئەو صیفەتەی بەتایبەتی دایتە ئیبراهیم عليه السلام و دایتە پێغەمبەری مە عليه الصلاة والسلام کە دەفەرمی إن الله اتخذني خليلا كما اتخذ إبراهيم خليلا خوای گەورە ئەمنی کردیتە خەلیلی خۆی هەر وەکو ئیبراهیم عليه السلامیشی کردیتە خەلیلی خۆی وكلم الله موسى تكليما وخواي گەورە قسەی لەگەر موسى عليه السلام کردیە بە قسەکردن ئەوە باسمان کرد لە مەسەلەی کەلام کە خوای گەورە وحی لە بۆ موسای ناردیە و بە قسە بە گوێ لێبوون کە گوێی لێ بوو قسەی لەگەر موسای کردیە ئیمانن باوەڕمان پێ هەیە و تەصدیقن وانە بەڕاستی دادنین و تەسلیمن و تەسلیمیشی دەبین بەو شێوەی کە خوای گەورە خەبەریدا ونؤمن بالملائكة والنبيين والكتب المنزلة على المرسلين ونشهد أنهم كانوا على الحق المبين وإيمانشمان بملائكتان هي طبعا من إيمان بخوا باسمان كرت دوای ئیمان بە ڕۆژی دوایش دێتن بە درێژی باز دەکەین لە ئەرکانەکانی ئیمان بە مەلائیکەت دێتن ئیمان بە مەلائیکەت کەوا مەخلوقەکەن خوای گەورە لە نور دروستی کردینە وەکو لە خەبەری صحیح پێمان گەیشتیە و مەخلوقی گەورەنا لە شێوازەکی تایبەتن ئەرک و کاری جیاوازیان هەیە وەکو والنازعات غرقيان والذاريات ذروة أو هم باس صفات ملائكة والمرسلات عرفا باي دين دبن يان باراني دبارين يان أو خلقي دين دبن أو إيشكاني أو مخلوقاتي إذا كان زورة وظائفيا كباس كرايا كردا وكاني مدنوسن كردا وكان برز دكنوا لباران بارين وحيدا دبزينن أو أنا دزان كوا كردا وكاني ملائكة خوای گەورە بەوانی سپاردێ و کردینە سەبەبەک بەو مەخلوقاتانە صفاتیان ئەوەیە کەوا ماندی نابن و چی بەشەری پێویستیان بە خواردن و خواردنەوەی نییە وەکو خوای گەورە دەفەرمی يسبحون الليل والنهار لا يفترون بەشە و بە ڕۆژ تەسبیحاتی خوای گەورە دەکەن ماندیش نابن هەتا خوای گەورە پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمی خوای گەورە مەلایکەتی وای دروست کردیە لەوەتەی خەڵقی کردیە هەتا دنیا تێک دەچیتن بەس لە سوزدەدا تەسبیحی خوای گەورە دەکات و یادی خوای گەورە دەکات کە سەری بەرز دەکات دەرێ سوبحانەکە ما عەبەدناکە حەقە عیبادەتی خوایە پاک و بێگەردی لۆ تو عیبادەتمان نەکردی بەو شێوەیە کە ئەتوو شایستە عیبادەتی ئەتوو هێشتا لەوەی گەورەتری کە ئەوە ئەو عیبادەتەی دەکەین ئەوەش لەوەی ئینسان بزانیتن کەوا وشی باسمان کرد ئەمە بینینیمە و تەسەووڕیمە لە عالەمەکی تەسکە عالەمەکی دیکە هەیە کەوا زۆر جیاوازە لەو عالەمی خوای گەورە پێویستی بە عیبادەتی من نییە ئەمە پێویستمان بە خوای گەورەیە و دەبی عیبادەتی بکەین لە بۆ قازانجی خۆمان ئەگەر نا بەندەی وەها زۆری هەنە ئەو مەلایکەتانە کەوا هەر لە عیبادەت و لە تەسبیحاتی دانا هەتا پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمی لە ئاسمانی حەوتەم بەیت المەعموور هەیە هەر ڕۆژێ 70000 مەلایکەت بە دەوریدا تەواف دەکاتن هەتا قیامەتی بەبەر ناکەویتەوە دەبی عەدەدی ئەو مەلایکەتی چەند بی ئەمە ئێستا کە باسمان کرد گوتمان عیلم دەرێتن ئەو هەموو کەونە گەورە هەیە ملیارەها ساڵ ڕووناچی بڕوە ڕووناچی لە یەک چرکەی 300,000 کیلۆمەتر دەڕوە بە ساڵ ئەو ڕووناچی بڕوا دەبی چ مەسافەک بی عیلم لەوەی کەوا بەخۆی ئێستا دەرچی پێ دەکاتن دەرێ هەمووی بۆ شەبەتارە بەڵام نا ئەمە لە حەدیث هەیە ئاسمان و زەوی بستەک نییە مەلایکەتەکی تێدا ئیلا تەسبیحاتی خوای گەورە دەکاتن بەس ئەوەندەی ئەو مەخلوقەی ئەمە ڕەستی دەکەین و چاودێری دەکەین بە پێنج هەستەوەرەکانی خۆمان هەستی پێ دەکەین نەیان دیتیتەوە ئەوجە نەفیش دەکەن برێ وەڵا هەر نییە لەبەرەوەی ئەمە وەکو لایەنی عەقلیش ئەگەر لۆی بچین ئینسانمان هەیە یان ئەو حەیواناتمان هەیە لە خۆڵ دروست بووە لە ئاوی دروست بووە یعنی لە مادەی ڕق و لە مادەی شلی دروست بووە مادە چەند دۆخەچی هەیە چەند بارەچی هەیە ڕقە یان شلە یان دەبیتە گاز یان دۆخی پلازمای هەیە وچی تێنی گەرمایەتی ئەوە دەبیتە دۆخی پلازمای ئەوجە دۆخی دیکەی هەیە دۆخی فۆتۆنات هەتا 7 دۆخی ڕۆیشتینە ئێستا مادام خوای گەورە
لەو قڕوخۆرەی دۆخی ڕقی و شلیەی کە ئەمە دەتانین بە چاو هەستی پێ بکەین بەنەوع قانونەشی ئەو دۆخی ڕقی و شلیە ئیش دەکاتن مەخلوقەشی دروست کردیە کە عاقل و تێگەیشتیە وچی ئینسانی یان وچی ئەو حیواناتەی دروست کردیە ئایا چ زەحمەتی تێدایە لە دۆخی فۆتۆنات کە دەخا دۆخی ڕووناچی نەوع مەخلوقەکی دروست کردبیتن بە قانونی ڕووناچی قانونەکەی شەبیهە لە بۆ قانونی ڕووناچی ئێستا قانونی مەغ شەبیهە لەو قانونی خۆر و ئاوی مەسەن لۆ نمونە خۆڵک کە ئەتو توندت کردیە ناتوانانی ئەو مۆبایلەی بەناودا ببی وانە بەناو ئەو دیوارەیدا ببی لە قانونی ڕقی ئەو هەیە بەڵام لە قانونی هاوای ئێستا ئەو هەوایە پڕی گازە مۆبایلی بەناودا دەبی کاتەوە قانونەکە هاتون و چوون ئیمە بە نەوع سورعەتە چیە هاتون و چوونی ڕووناچی بە نەوع سورعەتە چی ئی گازەکان بە نەوع سورعەتە چی کاتە هاتو چوون و تەسەڕوفات و هەڵسوکەوتیمە بەو شتەی دەچی کە ئەمە لێ خەڵق کراینە تەسەڕوفاتی مەلایکەتی بەو شتەی دەچی کە ئەو لێ خەڵق کرایە کە نورە تەسەڕوفاتی جنی بەو شتەی دەچی کە ئەو لێ خەڵق کرایە کە گەرمیە مەسەلا ئێستا گەرمی وچی گوتمە مۆبایلە بەو دیوارەی داناچی بەو ئاسنەی داناچی بەس ئەتو دەتانی گەرمی بەناو ئاسنی دابێ ئاسنی گەرم دەکەی ئەو دیوی لێ گەرم دەکەی بەو دیویدا دەستی پێوەنێ گەرمیەکە بەناو هەموو گەردیلەکانی ئاسنیدا بڵاو بۆ بێ ئەوەی گەردیلەکانی چیان لێبێتن کەواتە عەجیب نییە مەخلوقەک هەبی وچی ئەو گەرمیەی بتانی بەناو ئەو دیوارەیدا بێ ئەم لۆ ئینکاری بکەم برێ وەڵام لەبەرەوەی ئەم ناتانم بەناو ئەو دیوارەیدا بووین هیچ مەخلوقەکی دیکەی عاقل و تێگەیشتی نییە ئەو هاتوانای هەبی بتانی بەناو دیواریدا بێتە شتیوان نییە یان ئەمە لەبەرەوەی من ناتانم بە سورعەتەکی ئەو ها بڕۆم هیچ مەخلوقەک نییە بتانی بە سورعەتەکی لێرە بگاتە ئەو پەڕی ئاسمانێ بە چەند چرکەچی مادەم لەو مادەم ئەو مەخلوقی ئەو هامان هەیە بۆ وا دەیبینین وەکو تیشک وەکو گەرمایی دەکرێت لەو مەخلوقانش خوای گەورە مەخلوقەکی عاقل و تێگەیشتی بە مواسەفاتێکی دروست کردبی کە ناوی لێنایە مەلایکەت کە ناوی لێنایە جن هەر یەکەشی شێوازی ئەو شتەی هەیە کە لەی خەڵق کردیە بە گشتی ئەجا بەروبوومی ئیمان بە مەلایکەتی چیەکەمە ئیمانمان بە مەلایکەتی هینا ئەوە بەروبوومی خۆی هەیە لە بەروبوومەکانی کە عەزەمەت و قووەتی خوای گەورە لۆمان بە دەردەکەوی وتمان ئینسان تەسک بیر نەکاتەوە نەزانی هەر ئەوەندەیە کە ئەو دەیبینی و ئەو هەستی پێ دەکاتن عالەمی دیکە هەیە زۆر لەوەی جیاوازتر زۆر لەوەی خێراتر و عەجیبتر کە دەرچی پێ ناکاتن بزانی هەست بەوەی بکاتن لۆی کاتێک باسی بەهەشت و جەهەنەم و قانونەکی دیکەی لۆ دەکرێتن ئینکاری نەکاتن واروەها لۆی بزانیتن کەوا خوای گەورە سوبحانەه وتەعالە ئەو ئەمرەی هەموو بەڕێوە دەباتن جوندی هەیە لۆی بەڕێوە دەباتن بێ ئەوە ئیشیشی پێبن وەکو برێ حاجەتی بەوانبی بەڵام سنەتی وایە کە بە ئەسباب ئیشەکانی بەڕێ دەکاتن بەو مەلایکەتانە ئەو ئیشانە بەڕێ دەکاتن وەلیللاهی جنود السەماواتی والئەرض هەمووی جوندی خوای گەورەن لە ئاسمان و زەوی واروایەک لە سوودەکانی دیلەوەی لەگەر ئینسانی بن مەلایکەتی بەڕێزی وایە کیرامن کاتیبین ئینسان شەرمیان لێ بکە وەختی بەتەنێ دەبی وە نەزانی کەست لەگەر نییە چونکە ئینسان عادەتی وێ زیاتر لە مەخلوقاتی ئێستا مەسەلە ڕاستە دەزانی خوای گەورە چاو دێری دەکە بەس نەفەرەکت لەکن بی حیسابە چ خۆت دەکەی کاتێک بەتەنێ بووی وە نەزانی بەتەنێ مەلایکەت هەیە شتی دەنووسیتن ئاگا لە خۆبی و هەروەها یەک لە سوودەکانی دی هۆگری و ئونس دیسانێکە کەسێک کە بەتەنێ لە سزنەچی فرادیەکەتیتە شوێنەچی عیبادەتەچی بەتەنێ دەکەوە نەزانین دیسان ئەتوو بەتەنێ مەخلوقاتی دیکە هەیە مەلایکەت حاضر دەبن لە کاتی زیکرەکان لە کاتی قورئان خوێندن لەگەرت دەبن واروەها نووسینی ئەو شتانێکەوە ئینسان دەیکاتن مەلایکەتی تایبەت هەیە کیرامن کاتیبین یعلمون ما تفعلون چونکە ئینسان عادەتی وەیە کە ئیشەکی ناکاتن یان لەبەرەوەی ناکە شەرمی لە کابرای دەکا دەفەرمی ئەو مەلایکەتانە بەڕێزنی هەندێنە شەرمیان لێ بکەن یانیش لەبەرەوەی مراقیبە لەسەر نووسینە شەرم لە مراقیبەکەی ناکەی بەس لێی دەترسێ دەرێەوە هەموو شتی دەنووسی دوایە ڕەفع دەکاتەوە لۆ سەروی خۆی دەفەرمی کاتیبین هەموو شتەکانیش دەنووسن کەواتە ثەمەڕەی ئیمان بە مەلایکەت زۆر لەوەی زیاترە ئینسان کەوە هەز بە قودرەت و قووەتی خوای گەورە بکاتن کە ئەوە یەکێک لە ئەرکانە سەرەکیەکانی ئیمانە لە 6 ڕوکنەکانی ئیمان کەوە ئینسانی مسلمان دەبی باوەڕی پێ هەبیتن
وصلى الله على نبينا محمد وعلى آله وصحبه وسلم. Mm-hmm.